ناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش بە خوای پەروەردگار درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم. خۆشەویستان و بەڕێزان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. لە خوای پەروەردگار داواکارین کەوە جەژنی قوربانتان پیرۆزکە، خوای گەورە تاعات و عیبادەتتان قبوڵ کە، بە تایبەتی ئەم قوربانیەکەوە خوای پەروەردگار فەرمانی پێکردووە لە قورئانی پیرۆزە، فەرموویەتی فەصەلی لڕەبیکە وەنحەڕ، ڕووی کردوێتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرموویەتی نوێشکە بۆ پەروەردگارت و قوربانی سەر بڕە. دیارە قوربانی یەکێکە لە دروشمە گەورەکانی ئەم ئیسلامەتی و خوای گەورە لە قورئانە فەرموویەتی وەلبودنە جەعەلناها لەکم من شعائر الله، فەرموویەتی ئەم حەیوانی قوربانیانەمان کردووە بە یەکێک لە دروشمەکانی خوای پەروەردگار کەوە ئەم حیوانانە سرە بڕێ لەبەر خاتری خوای پەروەردگار و ئەبەخشێتەوانێ بە فەقیر و هەژار و مستحقەکانە. جا ئێمەش داواکارین لە خوای پەروەردگار کەوە لێیان قبوڵ بکە ئینشاءڵڵا لەم خێر و مەندانەی کەوە ئەم قوربانیان ئەنجام داوەوە ئەم دەستگای خێرخوازی بەخشینەیان کردوتە جێگەی متمانەی خۆیان کە ئاژەڵەکانیان پێ سپاردون بۆ ئەوەی کەوا بۆیان بکەنە قوربانی و بیگەێنە دەستی مستحقانی و ئێمەش وەکو مامۆستایان و زانایان هاتوین تاوەکو لە نزیکەوانێ ڕێو شوێنەکانی ئیداری و ئەو شتێک کە پێویستە و ئاژەڵەکانمان بینیوە کە سوپاس بۆخوا هەم جۆری ئاژەڵەکان بەو شێوازێکەوە شەریعەت داوای کردووە، هەم لەسەر شێوازی پاک و خاوێنی و تەندروستی تەبعاً لە کوشتارگەی سلێمانی ئەنجامەدرێ و لەژێر سەرپەرشتی دکتۆری ڤێتەنەریە و بە شێوازێکی پاک و خاوێن و ڕێکوپێک و الحەمدولله هەموو ڕێکارە پاک و خاوێنی و تەندروستیەکان گیراوەتە بەر و خوای پەروەردگار سەرکەوتوو سەرفرازیان کە. یەکەم ڕۆژی جەژنی قوربانە لە ساڵی 2025 دیارێمە لە بەرەبەیانەوە هاتوین بۆ سەربڕینی ئاژەڵەکان قوربانیەکانی ئەم خێرخوازانەی کە قوربانیان کردووە لە دەستگای خێرخوازی بەخشین. دیارێمە زیاتر لە مانجێکە لەگەڵ لیژنەیەکی شارەزا لە جۆری ئاژەڵەکان و لەگەڵ دکتۆرێکی ڤێتەرنەری چەندین خاوەن ئاژەڵمان بەسەر کردوێتەوە تا ئەم ئاژەڵانەمان پەسەند کردووە و دوێنێ کە عەرەفە بوو هێنامانەتە کوشتارگای سلێمانی و ئەمڕۆ لە بەرەبەیانەوە هاتوین لەگەڵ چەند مامۆستایەکی بەڕێزیش کە هاتوون سەیری ئاژەڵەکانیان کردووە لە ڕووی شەرعیەوە و لە ڕووی تەندروستیەوە دکتۆرێکی بەڕێز ئێستا بەحسی حیوانەکانی کردووە و تەندروستیش بڕیاریان وایە کە سەرووی 12 سەعات لە بەڕادەکانی کوشتارگای سلێمانی ئەبینێتەوە ئەم کاتەدان دراوە لە ڕووی تەندروستیەوە و هەر لە ڕووی ئیداریشەوە ئێمە لە ئیدارەکان ئاگاداریان کردووە کە لە کوشتارگاکان قوربانەکانتان ئەنجام بدەن. ئێمە لە کوشتارگاکان قوربانەکەمان ئەنجام داوە، ئێستا قوربانەکانمان لە یەکەم ڕۆژی جەژن کردووە و بەیانیش ئینشاءڵڵا بەشبەشیەکەین جێگایەکەین ئەگەڕین بەسەر ماڵە فەقیر و هەژارەکان دابەشیانەکەین. تقبل الله منا ومنكم. ئەمڕۆ لە چوار شوێنی جیاواز قوربانەکانی ئێوەی ئەزیزمان جێبەجێ کرد لە کیشوەری ئەفریقا ئەو قوربانیانەی کە تایبەت بوون بە غەزە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ناوخۆی هەرێمی کوردستان زیاتر لە 2000 سەر ئاژەڵمان سەر بڕین. لە ڕۆژانی دووەم و سێم و چوارەمیش پشت بەخوای پەروەردگار بەردەوامە بین و بە شێوەیەکی تەندروست و شەرعی قوربانەکانتان بۆ جێبەجێکەین. ئەم بەشەمان بەڕادا بڵە بەرچاوگرتنی ڕێمایە تەندروستیەکان
پێویستەکە ئەو ئاژەڵی کە سەر دەبڕێ بۆ ماوەی 12 کاتژمێر لە بەڕادا هەڵبژیرێ دواتر ئەنج بەشبەش بکرێت و پارچە پارچە بکرێت بۆیە ئێمە سبەینێ دەستەکەین بە بەشبەشکردن و پارچە پارچەکردنی گۆشتەکە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان دیارە ئەمڕۆ هەموو ئەو ئاژەڵانەی کە ئەو کەسانی بەخشیمیان بە دەستگای خەرخوازی بەخشین تا کار و پرۆژەکە جێبەجێکە کە پرۆژەی قوربانی بوو ئەمڕۆ لە تووکتمان کرد و کردمانە پشک و ناردمانەوە بۆ ماڵی فەقیر و هەژار و بۆ ئەو کەسانشی کە داوای پشکیان کردبووە و لەم ڕۆیاکە ڕۆژی دووەمە هەر کەسێک ویستی بێتی قوربانەکانمان بۆ جێبەجێ کردووە ئەمە وەجبەیە وەجبەی تازەیە خەڵکێک کە لە ڕۆژی دووەم داوای کردووە قوربانی بۆ ئەنجام بدەین ئەلحەمدولیلا ئەمڕۆ ڕێژەیەکی کە قوربانیمان ئەنجام داوە دیارە لە ڕۆژی سێم و لە ڕۆژی چوارەمیش لەم پرۆژێ و لەم پرۆسەیە بەردەوامە بین. ئەمڕۆ ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە لە ساڵی 2025 وەک دوێنێ یەکەم ڕۆژی جەژنی قوربان حیوانەکانمان سەربڕی لە کوشتارگای سلێمانی ئەمڕۆ دوای ئەوەی ڕێنمایی تەندروستی ئەوەیە زیاتر لە 12 کاتژمێر لە ناو بەڕادەکانە بمینێتەوە ئەمڕۆ دەستمان کردووە بە لە تووپەتکردنی حیوانەکان بۆی بتوانین بەسەر ماڵە هەژارەکانی دابەشکەین و ئەم بەشانەی کە هەندێک لە خەڵخێرخواز کە قوربانی کردووە پشکەکانی هێتەوە پشکەکانی ئەوان دیاریکەین وە پشکی ئەم خەڵکەی کە تەوزیعەکەی بەسەریانە ئامادەی بکەین بە ئێستا بڕیار وایە کە بەڕادێک بنێرین لەو چەند منتیقانەی شاڵە تەوزیعیکەین. سپاس بەخوای گەورە ئێمە دەستگای بەخشی ئەم جەژنی قوربانە وڵاتی چاد دەستمان کرد بە پرۆژەی قوربانیکردن. ڕۆژی یەکەم پرۆژەی مەڕمان هەبوو، ڕۆژی دووەم پرۆژەی جوانەکە و هەردوو مەڕمان هەبوو، ڕۆژی سێم تاقی بەیانەکەی پرۆژەی مەڕمان جێبەجێ کرد، تاقی دوای ڕۆژی وا ئێستا پرۆژەی قوربانیکردن بە وشتر ئەنجامەدەین لەسەر داوای خێرخوازان توانیمانە 12 وشتر بکرین لێرە ئەنجامی بدەین بۆ ئەم گوندە گەورەی ئەم گوندە بەناو پێڵەن گوند بەڵام بەقەدەر ناحەیە کە بێ و زۆر ژمارەی ماڵەکانی زۆرە و دێهاتەکانی چواردەوریشی یان لێرەوە گۆشتی خۆیان ئەبەنەوە. ئێمە پرۆژێکی تایبەتە لەبەرەوەی بە تا ئێستا پرۆژەی قوربانیکردنی وشتر ئەنجام نەدراوە. خەڵکی ئەم منتیقەیەش بەڕاستی حوشتریان پێ باش بوو، حوشتری زۆر گۆشتێکی تایبەتی هەیە و شتێکی نایابە و بەڕاستی پیان خۆش وەکو پیان وتوتیان ئەمانە گۆشتی حوشترمان وەکە خێرخوازانیش ئەسەف داوای خەڵکی ئێرە گۆشتی حوشتریان بێباش و بۆمانکردن بە قوربانی و ئێستا تۆزێکی تر سەر ئەبڕێ و ئەنجام ئەدرێ و گۆشتەکە تەوزیع ئەکرێ بەسەر ئەم گوندە و هەم دێهاتەکانی دەرو پشتیشی.
ناوی خوای بەخشندە و میهرەبان ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین لە ئەفریقا لە ئەمڕۆ لە وڵاتی چاد چوارەم ڕۆژە کۆتایی بە پرۆژەی قوربانی دێنی سوپاسی خواکەین بە سەرکەوتوی تەواو بووین و خوای گەورە لە هەموو لایەکشی قبولکە لەو کەسانی قوربانەکانە ناردو خوای گەورە لیان قبولکە و نمونیان زۆر کا و بەرەکەت کاتە ماڵیانەوە بەڵام ئێمە وەکو ئێستا و پێشتر پرۆژەکانی ترمان تەواو ناوی پرۆژەی ترمان زۆرە سوپاس بۆخوا پێشتر شەمان بۆ ئیسە شەمان بێ ئینشەڵا پرۆژەکانیشمان بریتە لە بیناکردنی مزگەوت و بیناکردنی مەدرسەی قورئان هاوکاریکردنیان و هەم دەوزیعکردنی قورئان هەم خواردنی وشکە بەسەر فەقیر و هەژارانە هەم پرۆژەی بیرلێدان پرۆژەیەکی گەورەمانێ سواز بۆخوا چەندەها بیرمان لێداوە لە ئەفریقا پرۆژەمان زۆرە سوپاس بۆخوا لێشەوە داوا لە هەوڵاتیانەکەم هاوکاریمان بکەن بۆ ئێوە ئێمە بتوانین لە پاش قوربانیش بتوانین هاوکاری خەڵکی هەژارکەین بۆ ئەم پرۆژانە و چەندەها پرۆژەی تر لێرە دەستخۆشیتان لێکم خوای گەورە ئەوەی کە هاوکارمان بۆ هاوکاری بێ لە دنیا و قیامەت بەرەکەت کاتە ماڵیەوە کە ئەم خەڵکادی دڵخۆشیەکەی هەم بە قوربانی هەم بە مزگەوت هەم بە لێدانی بیر هەر یەکێ لە پرۆژانە کە یارمەتیەدەی چونکە خەڵکێکی هەژارە زۆر دڵی پێخۆشە چۆن دڵی ئەوان خۆشە بێ خوای گەورە دڵی ئێمە و دەوڵەمەندەکان خۆشکە هەم لە دنیا و لە قیامەت لە نەخۆشی بیان پارێزێ لە بەڵا بیان پارێزە خوا بەرەکەت کاتە ماڵیانەوە خوای گەورە نمونیان زۆر کا و خوای گەورە لە ئێمەشی وەرگێ ئینشاءالله. بسم الله الرحمن الرحیم. دەستگای خێرخوازی بەخشین وەک ساڵانی پێشوو هەستا بە ئەنجامدانی پرۆژەی قوربانی بەڵام ئەم جارەیان لە کوردستانی خۆمان کوردستانی ڕۆژهەڵات لە غەزە لە ئەفریقا ئێمە وەک تیمێکی کوردستان وەک تیمێکی دەستگای بەخشین لە کوردستان گەشتمان کردبەوە وڵاتی ئەفریقا بۆ ئەنجامدانی قوربانی قوربانیمان لێرە هەر چوار ڕۆژەکەی قوربان ڕۆژی یەکەم و دووهەم و سێهەم و چوارەم بە شێوەیەکی جۆراوجۆر پرۆژەکانی قوربان جێبەجێ بکەین ئەو وەکالەتەی کە پێمان سپێرا بوو زۆر بە شێوەیەکی گونجاو و جوان ئەمانەتەکەی سەرشانمان بگەیەنین و ئەمڕۆ ڕۆژی چوارەمە کە قوربانەکان ئەنجامە دەین کۆتا قوربانیمان لەم شوێنە ئەنجامدا و کۆتاییمان پێهێنا بەڵام ئەوەی کە سەرنجڕاکێش بوو لامان توانیمان جۆرێکی تر لە قوربانیەکان زیاکەین لە وڵاتی چاد قوربانیکردنی وشتر بوو لێرە ئێمە توانیمان ڕێژێکی باش لە وشتر بکەین بە قوربانی لەسەر داوای خێرخوازان خوای گەورە جەزای خێریان بداتەوە و خێریان بنووسێ و سوپاسیانەکەی ئێمە ژۆک دەستگای بەخشین.